ماوەسایان و فەرمانبەران خێمەکەیان بەڕێپێوان هێنایە نزیشی ناحیە عەربەت. ئەمەی کە ئەیبینن لێسەدا شوێنێکی نوێیە بۆ خێمەکەیان کە وەک باسییان کرد کە ژمارەیەک لە تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی ئەوان ڕێگاکەیان گۆڕیەوە لەسەر شەقامی عەربەتەوە هاتچۆیان ناکرد بۆی ئەمان بەڕێپێوان خێمەکەیان هێنایە نزیشی ئەو گۆڕستانەی کە نزیشی ناحیەی عەربەتە. ئەمە ئەیبینن دیمەنەکانی ئێسایە کە بەڕێپێوان ئەم خێمەیان گواستەوە بە شەقامەکەدا و هێنایەتە ئێرە بۆی کە ئەو ڕێگای دیکەش کە لە دارەڕەشەوە تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی لێوەی هاتشۆیان دەکرد گرتویانە و بۆ ئەوەی کە دوو ڕێگا دابخەن لە بارهەڵگرەکان و ژمارە بارهەڵگری زۆریش لە نزیشی ئەو لە نزیشی بازگەکە وەستا بوون کە ئەمەی کە ئەیبینن لە ئێستادا داخستنی ڕێگای دووەمی ئەو ڕێگایە کە تەنکەرەکانی سوتەمەنی لێوەی هاتچۆ دەکەن. سڵاو لێبێ بۆ دانیشتووی لێرەیە وەڵاو تەنکەرانە ئەیانەوە لێرەوە بێن ئێمە شەمانەوە ڕێیان لێ بگرین بە ڕێپێوان خێمەکەتان هێنا بۆ وەڵی تر پێویستمان حەزمان نەکردیوە شێنەوە هەرمە حەزمان وەکو چالاکیش بێنین بۆ ئێرە تاقی بەرداوامە بن. وەڵا هەتا ئەو کاتێ توانین شێک ڕابردوو مایتەوە لێرە بەڵێ سار نەبوو وەڵی تر پلەی گەرمان لەژێر سفرا بێ 5 دەرەجە ئەتەوێ سارد نەبێ زۆر سارد زۆر چی بکەین. زۆر سپاس بۆ بەڕێزەیە. بەڵێ ئەوان لە سەر شەقامەکە دانیشن کە ڕێگری لە تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی دەکەن. ئەمە ئەیبینن کەمێک لەمەوبەر خێمەکەیان بە ڕێپێوان گواستەوە نزیک ناحیەی عەربەت کە ئەمان باسەوە دەکەن کە یانەوێت سەرچاوەکانی کە لێوەی تەنکەرەکانی سوتەمەنی دەنێدرێنە دەرەوە ئەوان ڕێگایان لێگرن و دوێنێ ڕێگریان لە ژمارەی زۆر لە تەنکەرەکان کرد و ئێستاش ڕێگاکەیان کە گۆڕیوە تەنکەرەکانی سوتەمەنی ئەوان هاتوونەتە سەر ڕێگای دووەمیان. مامۆستا بەختیار چی ئەکەن ماوەستا فەرات چیەکەن لێرە؟ وەڵای ئێمە هاتوین پێشترکە و ڕێگەمان داناەوە شار ڕێگە بوو بەڵام دیارەمان ڕێگەیکی لاوەکیان دۆزێت و لێرە تەنکەریانن بۆ هاتوین ئەم ڕێگەڕاوی کێژوگەین لەگەڵ ڕێگە سەرکێکەیە تاکەی لێرە بەردەوام ئەبن. وەڵای بڕیارمان نەداوە تاکەی یعنی کەی کۆتایی پێێنین چکە ئێمە بەردەوامی تا وەڵامی وەرەگرین. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەڵێ لە ئێستادا ئەوان ڕێگەی دووەمیشیان داخست کە تانکەرەکان لێوەی هاتشۆکەن. ماوەساتا شەی ڕابردوو لێرە مایتەوە؟ نەوەڵا کاکەدیلا تا چەندێک لەبەرەوەی شتێک ڕوویدا بوو زەرور بگەڕێمەوە بۆ سویسایەق. باشە لە سەیسایەقەوە هەموو ڕۆژەی تێرە؟ بەڵێ تاکەی بەردەوام ئەبن. وڵی تاکەی نییە تاوان خۆت زین چالاکی مەدەنی زیاتر لە جۆرێکی هەیە باشە ئێمە کۆمەڵێکمان ئەزمون کردو یان کۆمەڵێکمان تاقی کردوەوە بە شێوە لە شێوەکان نەتیجەی هەبووە وە نیە بڵێ نەتیجەی نەبووە هەموو هیچ شتێک بێ نەتیجە نیە بەڵام نەتیجەی بەدڵی ئێمە نەبووە و بڕێرماندا ئەم چالاکیش تا ئیشی لەسەر بکەین و دڵنیا بن لەوەی کەمان دوو نابین و بەردەوام بین لە چلایەکەمان ئەشێت ئەمە نەبێت و نوعێکی تریش بێت. پلی گەرما زۆر ساردە شەوی ڕابردووی شەو لە شەوە ساردەکانی ساڵ ئەمان کە لێرە بمێنەوە دوختن دوسێنتێک ناچێت؟ وڵایی کاتێک تۆ خەراری ئیشێک ئەدەی چوزانم مەبێ نەتیجەگەشی قوبوڵ بکەیت دڵنیا بە لەوە لەم خۆناغا سەختترمان تێپەڕاندووە باشە شەڕ لەگەڵەوە ئاکەین تۆ کەرامەتی ئینسان لە خەتەرایە لەم هەرێما چوزانم کۆی سیستەمەکە کێشەی بۆ دروست کردویت باشە حەقی کار لە بەردەم دیار نەمانایە چوزانم لە بەردەم خواردنایە ئێمەش خەرارمان داوە جاریان ڕێگە لەم تەنکەرانەکە بگرین چونکە ئەم تەنکەرانە داهاتێکی زۆریان هەیە داهاتەکە خەڵکی ئێمە ناتوانێت بەشدار بێت چوزانم شەریکێکی فعلی نیە ئێمەمانەوێت جارێکی ترەوە قوتێکە قوتی خەڵکە بیگەڕینەوە. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەڵێ ئەمەی کە بینین دیمەنەکانی گرتنی ڕێگایشی دیکەیە بۆ ئەو تەنکەرانی کە سوتەمەنی دەگوێزنەوە کە ئەوان لە دوێنێ و دەستیان پێکردو ئەم ڕۆژ بەردەوامی هەیە و کەمێک لەمەوبەر خێمەکەشیان گواستەوە بۆی کە ڕێگە لە تەنکەرەکان بگرن لە دارەڕەشیشەوە تەنکەرەکان هاتوچۆ نەکەن.